الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برخصتي ما صبر يزانا بما خوش بكرتي بچنا حديث خدمت حديثي كي پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم كباس يومان بودكا دوايوي ك خلقي لا پردی سیرات ڕزگاری دەبێ خوا لەو کەسانەمان بگێڕێ و کەسانێک شێ بە هەمان شێوە تیا دەچن و بەرەو دۆزەخ دەڕۆن پەنا بخوا. جا کاتێک کە باوەڕداران دەڕۆنە دۆزەخەوە خوای گەورە خۆی دەزانێت هەر کەسە و بەپێی تاوانەکانی خۆی بەپێی خراپەکانی خۆی لە دۆزەخدا دەمێنێتەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ سوێن بەو خوایی کە گیانی منی بەدەستە. ئینسانی مسلمان دەبێت تەنها سوێن بەخوای پەروەردگار بخوات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ سوێنی خوارد با سوێن بەخوای پەروەردگار بخوات یا بێدەنگ بێ، چونکە سوێن خواردن بە غەیری خوای پەروەردگار شەریک بۆ خوا بڕیاردانە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە زۆری پێ خۆشە سوێنی پێ بخۆی، پێی خۆشە. جا سوێن بەو خوایی کە گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم. ئەو کەسانی کە ئیماندارون دەڕۆنە بەهەشتەوە مناقەشە دەکەن، تکا دەکەن لە خوای پەروەردگار لە خوای گەورە دەپاڕێنەوە، هەوڵی تەواو دەدەن بۆ ئەو برایانەیان کە لە دۆزەختان. واتە ئەو کەسانی کە موسڵمان بوون لە دنیادا بەهۆی تاوانەکانیانەوە چوونەتە دۆزەخەوە، ئەوانەی کە لە بەهەشتان زۆر داکۆکی دەکەن لە حەقی ئەوان، دەڵێن ئەی پەروەردگارمان براکانمان خوشکەکانمان وەکو ئێمە نوێژیان دەکرد، ڕۆژویان دەکرد، حەجیان دەکرد، عیبادەتیان دەکرد، ئەوان لە دۆزەخدان. بەڵام ئایا ئەمە دوای چەند ساڵ ڕوو ئەدات؟ ئەمە خوای گەورە خۆی دەزانی و ئیشی ئێمە نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە دەفەرمێت ئەم ئیماندارانە کە لە بەهەشتدان تکاو شەفاعەتەکەن بۆ براکانی خۆیان کە لە دۆزەخدان کە موسڵمانن ئەهلی خواناسی خواپەرستین. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە دەفەرمێت بەو کەسانی کە تکاو شەفاعەتەکەن بۆ ئیمانداران کە لە دۆزەخدان، خوای گەورە دەفەرمێ بڕۆن هەر کەسێکتان ناسیەوە لە ئاگری دۆزەخ دەریکەن. ئەمە ڕەحمی خوای گەورەیە، بەڵام بەبێ ئیزنی خوانی خوای گەورە خۆی دەزانێت کیان پێشان دەدا و کێ شایستەی ئەوەیە کە لە ئاگری دۆزەخ دەربکرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە حرامی کردووە لەسەر ئاگری دۆزەخ کە دەموچاو شوێنی سەجدەکانیان بسووتێنێ. بۆیە دەموچاویان ماوە ئەوانەی کە موسڵمانی ڕاستەقینە بوونە، بەڵام تاوانێکیان کردو، چەند تاوانێکیان کردو چوونەتە دۆزەخەوە. خوای پەروەردگار وایان لێ دەکات کە ئەوانەی کە دەڕۆن بۆ ناو دۆزەخ بەڵام بێەوەی ئازار بچێژن، خوای گەورە دەفەرمێ بڕۆن لە دۆزەخدا هەر کەسێک لەوانەتان ناسیەوە لە ئاگری دۆزەخ دەریان کەن، ببنە تکاکار و شەفاعەتکار بۆ ئەوان. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم دەموچاویان ڕوخساریان خوای گەورە حرامی کردووە لەسەر ئاگر بیسووتێنێ. خەڵکێکی زۆر مسلمانێکی زۆر تاوانبار کە لە دۆزەخدا سوتاون پەنا بەخوا بە فەرمانی خوای گەورە ئەو مسلمانانە دەبنە تکاکار و شەفاعەتکار لە ئاگری دۆزەخ بە دەریان دەکەن. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت دوایێ کە ئەو مسلمانان ڕۆشتن کۆمەڵە کەسێکیان لە ئاگری دۆزەخ دەرکرد، خوای پەروەردگار فەرمانی پێیان کردو ئەوان دەڕۆن ئیشی خۆیان جێبەجێ دەکەن، دەڵێن خوایە گیان ئەوەی کە تۆ فەرمانت پێمان کرد هەموویمان لە ئاگری دۆزەخ دەرکرد. خوا لەو کەسانەمان بگێڕێ کە ببینە تکاکار و شەفاعەتکار بۆ کەسانی کە تاوانبار بوونە و مستحقی عەزابی خوا بوونە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ بگەڕێنەوە بڕۆن هەر کەسێکتان بینی لە ناو دۆزەخدا بەقەت دینارێک، قورسایی دینارێک، دینار جاران دیناری ئاڵتونە بوو، مسقالێک ئەبێ نابێت، واتە با بڵێن تەقریبەن مسقالێک. بڕۆن هەر کەسێکتان بینی لە دۆزەخدا بە قورسایی بە وەزنی دینارێک خێر و ئیمان لە دڵی دابوو لە ئاگری دۆزەخ دەریکەن. ینی بەقەت قورسایی
ئەوەندە ئیمان گرنگە، ئیمان بەخوای گەورە، ئیمان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵام ڕاستەقینە ئینسان کاتێک خوا دەپەرستێ نابێ هانا بۆ غێری خوا بەرێ، نابێ هاوار بۆ غێری خوا بکە، چونکە خوای گەورە دەفەرمێ هەر کەسێ شەریکم بۆ بڕیار بدا لە غەیری من لە دار و بەرد و لە گۆڕ و لە پیاوچاک و لە پیاو خراپ بپاڕێتەوە، خوای گەورە دەفەرمێ فقط حرم الله عليه الجنة ومأواه النار. خوا بەهەشتی لەسەر حرامەکە و دەشیخاتە ناو ئاگرەوە، هیچ کەسێکیش ناتوانێت تکاو شەفاعەتی بۆ بکات. بەڵام ئەموو بۆ کەسێکە خوای بە تاک و تەنها پەرستووە، شوێنی پێغەمبەری خوا کەوتووە صلی الله عليه وسلم، بەڵام بەهۆی کۆمەڵە تاوانێکەوە تووشی عەزابی خوا بووە. خوای گەورە دەفەرمێ هەر کەسێ بەقەت قورسایی وەزنی دینارێک خێری تیا بوو، لە ڕیوایەتێکا فەرمێ ئیمانی هەبوو، واتە مسقالێک، بەقەت قورسایی مسقالێک، خر مسقال زۆر کەمە، زۆر سووکە، ئەوەندە خێر و چاکەی لە دڵا بوو لە ئاگری دۆزەخ دەریکەن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوانیش دەڕۆن خەڵکێکی زۆر بە فەرمانی خوا لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکەن، دەفەرمون خوایە گیان ئەوەی کە تۆ فەرمانت پێمان کرد هەموویمان لە ئاگری دۆزەخ دەرکرد. کەواتە شەفاعەتەکەن ئیماندارن بۆ کەسانی کە ئەهلی بەهەشتن، کە یا دەبنە ئەهلی بەهەشت لە کۆتاییدا. خوای پەروەردگار دەفەرمێت مادەم ئەوەتان کرد، یەکەم جار خوای گەورە فەرمی بڕۆن هەر کەسێک دەناسن و لە ئاگری دۆزەخ ڕزگاریکەن. ئەمە وەجبەی یەکەم. وەجبەی دووەم، هەر کەسێک بەقەت ئەندازەی قورسایی مسقالە زەڕەیەک، مسقالێک ئاڵتون ئیمان و خەیری تیا بوو لە دڵیدا، ئەوش لە ئاگر دۆزەخ ڕزگارکەن، ئەوش ڕزگار دەکرێت. وەجبەی سێیەم، خوای گەورە دەفەرمێ بڕۆن هەر کەسێکتان بینی لە ئاگری دۆزەخە، ئەوانەی کە خواپەرست و خواناز بوونە، ئەوانەی کە موسڵمان بوون و تاوانبار و چوونەتە ناو دۆزەخەوە بەهۆی کۆمەڵە تاوانێکی گەورەوە، هەر کەسێکتان بینی بەقەت مسقالە زەڕەیەک، مسقالە زەڕە هەندێک لە زانایان دەفەرمون شتێکە بە چاو نابینرێ، هەندێک دەفەرمون مێرولەی بچووک هەیە، ئەو مێرولە بچووکانەیە. واتە ئەگەر کەسێک بەقەت وەزن و قورسایی و قەبارەی مێرولەیەک بچووک خێر و ئیمان لە دڵی دابوو لە ئاگری دۆزەخ ڕزگاریکە، کەواتە ئیمان بەختەوەر دەکات. ئەگەر دوای ماوەیەکیش بێ پەنا بەخوا ئینسان بڕاتە دۆزەخیشەوە، ئەگەر ئیمانەکەی بەخوای گەورە ڕاستەقینە بێ و بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاستەقینە بێ، ڕۆژێک دێ ئەو ئیمانە ئەگەر کەمێکیش بێ بەقەت وەزن و قەبارەی مێرولەیەکی بچووکیش بێ، بە ئیزنی خوا هۆکارێکە بۆی بیخاتە بەهەشتەوە. کەواتە هەوڵدن ئیمانەکەتان زیادکەن بۆی هەتا ئیمانەکەتان بە قوتر بێ زیاتر لە بەهەشت نزیکن. و پەنا بەخوا ئەگەر کەسێکیش بڕاتە دۆزەخەوە هەتا ئیمانەکەی زیاتر بێ زووتر دەرەکرێت لە ئاگری دۆزەخ. هەر کەسێکتان بینی بەقەت مسقالە زەڕەیەک ئیمانی هەبوو، خوای گەورە دەفەرمێ بڕۆن لە ئاگری دۆزەخ ڕزگاریکەن و دەریکەن. ئەو موسڵمانانە دەڕۆن بە فەرمانی خوا خەڵکێکی زۆر لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکەن کە بەقەت مسقالە زەڕەیەک ئیمان لە دڵیاندایە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە دنیادا وتیبێتی لا إله إلا الله، ئەمە حەدیث صحیح بوخاریە، هەر کەسێک لە دنیادا وتیبێتی لا إله إلا الله، واتە هیچ خوایەک نییە، هیچ پەرستراوێک نییە بە حەق شایستەی پەرستن بێ ئیلا ئەڵڵا نەبێ، لە ئاگری دۆزەخ ڕزگاری دەبێت. ئەگە بڕاتە دۆزەخیشەوە هەر دەرئەچێ، بەڵام کاتێک کە تۆ دەڵی لا إله إلا الله، هیچ خوایەک نییە، هیچ پەرستراوێک نییە ئیلا ذاتی ئەڵڵا نەبێ، هانا بۆ قەبر و دارۆبەردێک نەبێ، چونکە ئەگەر وات کرد لا ئیلەڵەکە بتاڵە بێتەوە، چونکە تۆ دەڵی هیچ خوایەک نییە عیبادەتی بۆ بکرێ ئیلا ئەڵڵا نەبێ، بەڵام عیبادەت بۆ داروبەرد و قەبرێک دەکەی. پیاوچاک پیاوچاکە بەڵام شەریکی خوا نییە، پیاوچاک پیاوچاکە بەڵام خوا نییە، هەتا من لێ بپاڕێمەوە، هەتا من داوای یارمەتی لێ بکەم. پیاوچاک پیاوچاکە بەڵام نەیتوانی مردن لە خۆی دوور خاتەوە، ڕەحمەتی خوایان لەبێ، نەیتوانی نەخۆشی لە خۆیان دوور خاتەوە. زۆر سەیرم لێ دێ خەڵک ئەچێ بەلای کەسێک ئەڵێ فڵان کەس یارمەتیم دە بەڵکو نەخۆشیەکەم چاک بێتەوە، خۆشی کابرا خۆی نەشتەریلەوە پێش نەشتەرگەری کردووە. ئێ بابرا برای بەڕێزم، ئەم خۆی پێوی فەقیرە نەخۆشە، خۆی بەدەست دەرد و نەخۆشی شەکرە و زەختەوە ئەناڵێنێ، خۆی نەخۆش و نەشتەرگەریەکە چی بۆ تۆ ئەکا؟ ئەو زیندوو هێشتا هیچی پێ ناکرێ. ئینسان کە خوای ناسی دڵی پەیوەست نابێ بە غەیری خواوە. هەر کەسێک گوتوێتی لا إله إلا الله و لە دڵیدا بەقەت دەنکە جۆیەک یاخود دەنکە گەنمێک خێر و چاکە و ئیمانی تیابێ خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگاری دەکات. کەواتە ئاگادار بە ئیمانەکەی خۆت بپارێزە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە کۆتاییدا خوای گەورە دەفەرمێ
بێگومان مەلایکەکان شەفاعەتیان کرد بۆ ئیمانداران کە لە دۆزەخدا، پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ شەفاعەتیان کرد و ئیمانداران شەفاعەتیان کرد بۆ کەسانی کە لە دۆزەختان لە خوشک و براکانیان، تەنها ئەوەی کە ماوەتەوە و بەقیە ئەرحەم الراحیمین، ئەو خوایە ماوەتەوە خەڵکی لە ئاگر دۆزەخ ڕزگار کە لە هەموو کەسێ بەڕەحمترە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە مشتێک ئێمە قەنەعەتمان وایە بەپێی قورئان و حەدیث خوای گەورە دەستی هەیە، بەڵام وەکو دەستی مەخلوقات نییە، چونکە خوای گەورە خۆی دەفەرمێ هیچ شتێک لە من ناچێ، هیچ شتێک لە خوای گەورە ناچێ، بەڵام خوای گەورە دەستی هەیە مشتی هەیە، بەڵام ئێمە نازانین شێوازەکەی چۆنە، چونکە لە ڕۆژی قیامەتە ئاسمانەکان هەمووی خوای پەروەردگار بە دەستی خۆی دەپێچێتەوە، دەستی ڕاستی خۆی، کەواتە ئاسمانەکان و بوونەوەر لە بەرامبەر دەست و مشتی خوای گەورەدا هیچ بوونێکین وە نەبچووکە. خوای گەورە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ ئەمجا من ماوم مشتێک دەکات بەناو ئەو ئاگرەدا، واتە مشتێک لە خەڵکی دۆزەخ بە مشتی خوای پەروەردگار دەرئەکات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کۆمەڵە کەسێک دەرەکات خوای گەورە لە ئاگری دۆزەخ لە ژیانیانە یەک خێرێکیان نەکردووە، بەس موسڵمانن خێریان نەکردووە، خێریان نەکردووە، بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانە وەکو خەڵوس هەمویان سوتاون بوون بە خەڵوس، بەڵام نەمردوونە. ئەمجا خوای گەورە هەمویان دەخاتە ناو ئاوێکەوە، هەمویان لەو ئاوەزدیندوو دەبنە و دەبنە کەسێکی زۆر زۆر جوان و چاک، خوای گەورە دەیانێرێ بۆ بەهەشت. جا خۆشەویستانەوەی کە باسمان کرد لە حەدیثەکەی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئەومان بۆ دەرەکەوێ کە خوای گەورە زۆر بەڕەحمە میهرەبانە، بەس هەوڵ بدەین لەو کەسانە نەبین بە پشتیوانی خوا بڕۆینە دۆزەخەوە، هەوڵ بدەین لەو کەسانە بین بڕۆینە بەهەشتەوە لەگەڵ یەکەم وەجبەی موسڵماناندا، لەگەڵ یەکەم وەجبەدا بڕۆینە بەهەشتەوە بە پشتیوانی خوا. ئەو ژیان و ئەو تەمەنە کورتەی کە هەمانە لەم دنیادا بە جۆرێک سەرفی بکەین بۆ خوای پەروەردگار، بۆی خوا لێمان ڕازی بمان خاتە بەهەشتەوە. ئەگەر چوینە بەهەشتەوە بە ئیزنی خوا لە خۆشیدا دەبین و بە پشتیوانی خوا دەبینە هۆکارێک بۆی شەفاعەت بۆ ئیماندارانی تریش بکەین کە برای خۆمان و خوشکی خۆمان و کەسوکاری خۆمان لە دۆزەخدان دەبینە خێر و بەرەکەتێکیش بۆوان بە پشتیوانی خوای گەورە. بەڵام لە دنیادا ئەگەر لەگەڵ خوادا ڕازگۆ بین، خوای گەورە یارمەتی دەرمانە بێ، خوای گەورە پشتیوانیمان دەکا، خوای گەورە هەموو کارێکمان بۆ ئاسان دەکا. گرنگ ئەوەی ئێمە لەگەڵ خوادا ڕاست بین، بینی خۆمان و خوای پەروەردگار بەهێز و بە قووت کەین، ئەویش بە عیبادەت و خواپەرستی بۆی لە خوا نزیک بینەوە، چاکە بە عیبادەتی خوا بکەین. داواکەم لە خوای گەورە میهرەبان لەو کەسانەمان بگێڕێ کە دەچینە بەهەشتەوە، داواکەم لە خوای گەورە میهرەبان ئەم دانیشتم کاتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان، و خوای پەروەردگار پاداشتی خێری کا حاجی و هەموو ئەو موسڵمانانە بداتەوە کە هاتوونە و خوای گەورە ئەم دعوەتیان لێ قبول کات، خوای گەورە بیکاتە توێشوێ بۆ قیامەتیان، خوای گەورە لیان خۆش بێ خاتە بەهەشتەوە، یاخوا ئێوەش بەخێر بێن، خوای گەورە پاداشتی خێری ئێوەش بداتەوە، لە هەمومان ڕازی بێ. ئێستا چۆن کۆمانی کردو ئاوا لە بەهەشتا لەگەڵ خۆشەویستان و کەسوکاری خۆماندا لەگەڵ پێغەمبەران و پیاچاکان و کۆمان کاتەوە. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.